بۆ ساڵی خوێندنی 2015-16 بە سەرپەرشتی بەڕێز وەزیری پەروەردە هەستاوین بە گۆڕینی کۆمەڵێک سیستمی کۆمەڵی خوێندن یان زمانی خوێندنی کۆمەڵی قوتابخانە و خوێندنگە بە ئینگلیزی. ئامانجی یەکەممان ئەوەیە بۆ ئەوەی خۆتان زان تەکنۆلۆژیا زۆر بەسەرعی هاتوۆتە وڵاتەکەمانەوە، پێشکەوتنی دنیا هاتوۆتە وڵاتەکەمانەوە بۆی قوتابیان و خوێندکارانمان فێری زمانی ئینگلیزی بن و جگە لەوەش کۆمەڵێک قوتابخانە و خوێندنی ئەهلی هەیە کە بە پارێکی زۆر لە کەسوکاری قوتابیان و خوێندکاران وەرئەگرن. ئەمەش کێبڕکێگەکەین حکوومەت بەرامبەر بۆ کۆمپانیایانە بۆ ئەوەی ئەو جیاوازیە نەمێنێت و مناڵی فەقیر و کەم دەرامەتیش بتوانێت لەم قوتابخانە و خوێندنگایانە بخوێنن و ئەوەی ئێمەش کردومانەوە لەسەر ئاستی گەڕەکەکانە جگە لە پەروەردەی ڕۆژهەڵات و ڕۆژئاوا 5 پەروەردەی قەزای تریش ئەیکەینەوە. حاڵتەکەش چۆنە هەموو باخچەکانی ساوایمان کردو بەو سیستمە با بڵین زاراوەی ئینگلیزی بۆ مناڵەکان بەکارهێنین بۆ ئەوەی فێر بن و کە چوونە بنەڕەتی 30 بۆ 35 قوتابخانە و خوێندنگەمان کردووە بە ئینگلیزی. ئینگلیزیەکەش تەمان بۆ ئینگلیزی نیە بڵێن سڕف ئینگلیزی بێ، بەڵکو زاراوەکانە هەندێک ڕستە و مستەڵەحاتە بۆی فێر بن مناڵەکان. تەنها بابەتی زانست و بیرکاریە. ئەوەیش کە کردومانە بە دراسە کردومانە لیژنەیەک لە 25/5/2015 دروست بووە و زۆر بەوردی چوونەتە قوتابخانە و خوێندنگەکان لە سنوورەکانە 2 سەعاتێک لە هەموو قوتابخانەیەکە ماونەتەوە. دراسەیەکی باشی ژینگەیان کردووە، پێداویستیان کردووە و لەگەڵ ئەوەی ئارزومەندانی مامۆستایان. بۆ ئەمەش ئێمە وەزارەت ئەوە پرۆگرامەکانیان بۆ ئامادەکە، بەڵام بۆ مەسلەی کادر بۆ وتنەوەی ئەو بابەتانە ئێمە کۆمەڵە مامۆستامان لە زانکۆی سابیس خوێنوتی و دەرچوون و بڕوانامەیان وەرگرتووە. ئەمە یەکێک لەوانەی کە سوودیان لێبینین. ئەوانی تریش لە قوتابخانە و خوێندنگەکان کۆمەڵێک مامۆستا خۆیان ئینگلیزیە زان و توانە ئەیڵێنەوە، بەڵام بەرامبەر بەوەش ئێمە ئیشەڵا لەم ماوەیە دەورەیەکی چڕ و پڕی زمانی ئینگلیزی و یان ئینگلیزی بۆ بابەتانە ئەکەینەوە و ئەم هەنگاوە بە هەنگاوێکی هێمنی دەستمان پێ کردووە و بۆ ئەوەی بزانین ئیجابیات و سلبیاتی چییە و قەنەعەتشم وایە ئیجابیاتێ بێ و هەل ئێستاشەو کە ئەمانەی ئەعلان کراوە بەڕاستی زۆربەی ئەو قوتابخانانەی کە ئینگلیزین کە نێودەڵەوتین کە ئەهلین خەڵکەکە هاتووەوە ڕووی کردوێتەوەی حکوومەکە، چونکە ئەو فەرق و جیاوازی نامێنێ و ئەمەش پێمان وایە خزمەتێکی باشە بە پرۆسەی پەروەردەیەکەین. ئەو حاڵتەمان هەیە تەمان بە ئیستیعاب کردومانە. من حەزەکەم پێت بڵم ئەمڕۆ لەگەڵ بەڕێز مامۆستا پەروین یاریدەری بەڕێوەبەری گشتی کە ئەو سەرۆکی لیژنەکەیە و ورتر ئاگادارە قسەم کرد وتمان ئێمە ئەتوانین وا بکەین بیکەینە ئارزومەندانە ئەو قوتابخانانەی کە ئەم ئینگلیزی تیا دەوامێکیان بێ بە ئینگلیزی دەوامەکەیان بێ بە ئاسایی بۆ ئەوەی مناڵی گەڕەکەکە دوور نەکەوێتەوە لە سنوورەکەیە. هەر نەبوو داوام کرد لەگەڵ لیژنەکە ئەمڕۆ دانیشین بڵێن گروپ هەیە 2 گرۆپ بە ئینگلیزی بکەینەوە و ئەوانی تر بە خوێندنی ئاسایی بخوێن.